گفتوگوی زیاترەکەین لەسەر قۆناغە مێژوویەکانی دامەزانی یەکێتی نیشتیمانی کوردستان ضرورەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لەو قۆناغەی کە تێیدا دامەزرا و لە دوای 48 ساڵ دامەزراندن لە خەبات و تێکۆشان لە قۆناغی پێشمەرگایەتی و شاخ و شار و دواتر لە قۆناغی هەڵبژاردن لە شاردا و دروستکردنی پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان و لە دوای ساڵی 2023ەوە ینی قۆناغێکی گرنگتر لە مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان دێتە ئاراوە کە قۆناغی هەموو عێراقە و قۆناغی هێرە قورس کە لە ژیانی خەباتی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستاندا بەخۆیەوە دەیبینێت نەبوونی مام جەلالە لەم قۆناغەدا. گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە گرنگانە بە میوانداری ڕێز دکتۆر عەدالەت عەبدوڵڵا نووسەر و مامۆستای زانکۆ کە لە ستۆدیۆکانی کورسات نیوز لەگەڵمانە. بەخێر بێ دکتۆر، خۆشحاڵین کە لەم ڕۆماڵە تایبەتە لەگەڵمانە. بەخێراتی. دکتۆر، ئەمە سەرەتا لەوە دەست پێ بکەم ضرورەتی دامەزانی یەکێتی نیشتیمانی کوردستان 48 ساڵ لەمەوبەر ینی قۆناغێکی سەخت و قۆناغێکی دژوار بوو. ئەو قۆناغی کە یەکێتی بۆ دامەزرا ئەتوانین بڵێین ئامانجەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان تا چەند دەتوانی بێتە دی لە قۆناغی ڕابردوودا. سەرەتا پیرۆزبایی یادەکە لە کەسوکاری شەهیدان و لە کادر و ئەندام و لایەنگرانی یەکێتیەکەین و سڵاوە نێرین بۆ بەهشتی مام جەلال و ئەندامانی دەستەی دامەزرێنەرەوەی کە لە ژیانایەوە ئەوەی کە کۆچی کردووە. هیوادارین کە یادەکە ینی بکرێتە بۆنەیەک هەر تەنها بریتی نەبێ لە باسکردنی بۆ نمونە ئەو سەرمایە ڕەمزیەی کە لە ماوەی مێژووی خۆیان یەکێتی وەکو هێزێکی سیاسی ڕێکخراوێکی سیاسی بەرەیی لە بزوتنەوەی سیاسی باشووری کوردستانە تۆماری کردووە، بەڵکو یادەکە جگە لە مەسلەی ئاهەنگگێڕان و خۆشی بە بۆنەی ساڵیادی دامەزراندنەوە دەرفەتێکیش بێ بۆ قسەکردن لەسەر ئەدای ئەم هێزە سیاسیە لە ناو پرۆسەی سیاسی کوردستان و عێراق و لە ئەزمموی فەرمانڕەوایەتی لە ژیانی حیزبایەتی و هەڵسەنگاندنی ئەو قۆناغە مێژوویەی ئێستا کە تایەتی و تەنانەت یعنی لە ڕاستیە پێویستەکات مامەڵەکردن لەگەڵ ساڵیادی دامەزراندنیشە هەموو کاتێک لە ڕوانگەی سیاقی مێژووی خۆیان بێ، واتە لە چ سیاقێکی مێژوویە تۆ یادی هێزێکی پارتێکی سیاسیەکەیتەوە ئەوە بابەتێکی گرنگەکە ڕەچاو بکرێت، چونکە بە سروشتی حاڵە بێ ئەڵنگاری و پەرسەندن و ڕووداوەکانی ئەو قۆناغە مێژووی ئەو سیاقە مێژوویە بێ دەستنیشانی ئەو بکە کە چۆنی شیادەکە ئاکرێتەوە وەلحاڵ ڕەنگە فۆرمی یادکردنەوەکەوە بڕیاردان لە لای سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی خۆی بێ، بەڵام ڕەنگە لە ڕوانگەی ئێمەوە وا پێویست بکە کە بەشێکی گرنگی ئەو یادە لە ڕاستیە تەرخان بکرێ بۆ ئەگەر بە شێوەیەکی ئەلانکراویش نەبێ، ئەگەر بە شێوەی بە تەداولی مەحدودیش بێ لە ناو ئۆرگانەکانی یەکێتی و لە ناو سەرکردایەتی حیزبەکەشا بێ، گفتوگۆیەکی کراوە و ڕاشکاوانە و لە سەر بنەمای پرەنسیپی ڕەخنە و ڕەخنە لە خۆگردن دەست پێ بکە بۆ ئەوی بتوانن هەڵسەنگاندن بکەن بۆ ئەو قۆناغی ئێستا کە قۆناغێکی گرنگە بەدەر لە باسکردنی قۆناغە مێژوویەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بێگومان من دوێنێش لە تویتێکە نووسیومە، یعنی یەکێتی لە ساڵی 1975ەوە تاوەکو ئەگاتە ساڵی 1994 قۆناغێکی مێژوویی زۆر گرنگ و زۆر پیرۆز و شۆڕژێڕانەی بەڕێخستووە. ڕاستە یعنی تۆبۆگرافیای خەبات بەرز و نزمی زۆری تایە، یعنی هەڵکشان و داکشانی زۆری تایە، تەحەدیاتی زۆری تایە، کەوتن وەستانەوەی زۆری تایە، بەڵام خۆڕاگری و مانەوە لە ناو ئەو مێژووە دوور و درێژەیە تاگاتە دوای ڕاپەڕین ڕووداوێکی کەم نەبووە، بە تایبەتی کە تۆ هێزێکی ئەبیتە هەڵگیری با بڵین ئاڵای ڕوبەڕووبوونەوەی نیزامێکی ستەمکاری وەکو بەعس کە با بڵین پێنجەمین هێزی میلیتاریە لەسەر ئاستی جیهان لەو قۆناغە مێژووی کە ئەم حێزەیتە دامەزرێ و هێزێکی خاوەن پاڵپشتی ئیقلیمی و عەرەبی و ئیسلامی و دەوڵەت تۆ ڕوبەڕووی هێزێکی وابیتەوە ئەبی باڵا هەڵگری دروشمی دیموکراسی بۆ عێراق و مافی چارەنووس بۆ نەتەوەیەک ئەمە کەم نییە و قوربانیدانی زۆری تایە و هەر تاریخی حزبەکە خۆی کە 22,000 و قسوور شەهیدیە لەو ڕێگایە، یعنی
سەروەریی گەورەیە و یەکێتیەکان بێگومان ئەتوانن شانازی پێ بکەن دڵنیاشم کە خەڵکی کوردستانیش پێ ئەزانێ بەڵام ینی هەموو شتێک استحقاقی مێژوویی خۆی هەیە ئەوە بەشێکە لە تاریخی یەکێتی کە یەکێتیەکان مافی یادکردنەوە و باسکردنیان هەیە وەکو سەروەریەک هەمیشە و ئەتوانن شانازیشی پێوە بکەن بەڵام یەکێتی هێزێکە لە ناو مێژووە مێژووش سیانەی ڕابردوو ئێستا و داهاتووە واتەوەکو حیزبێک چجا ئەوەی حیزبێکی حکوڕانە دنیایەک بەرپرسیارەتی و دنیایەک ئەرچی تاریخی لەسەر شانە کە بەتایبەتش کە هێزێکی دەسەڵاتدارە فەرمانڕەوایە و مەرجیمانەوە و بەردەوامبوون و گەشەکردنی هەمووی بەستراوەتەوە بەوەی تا چەند ئەتوانەیە پابند بێ بە پرەنسیپەکانی فەلسفەی سیاسیەوە یەکێک لەو پرەنسیپانە بریتە لەوەی کە تۆ چۆن توانای نوێنەرایەتیکردنیی سیاسیانەی کارا و چالاکی ئامانج و بەرژەوەندیەکان و چاوەڕوانی و خەونەکانی خەڵکی وڵاتی خۆتەکەی ئەمە یەکێک لەو پرەنسیپە گرنگانەی فەلسفەی سیاسی بۆ هەر پارتێکی سیاسی کە دامەزرێ واتە لە هەموو قۆناغێکی مێژوویە هەموو هێزێکی سیاسی ئەبێ ئەم پرسیارە بکە تا چەند لە ئاست جێبەجێکردنی ئەم نوێنەرایەتیە سیاسیە تا چەند توانیوێتی با بڵین ئەدایەکی باشی ئەمریکا و ئەم مەسئولیەتە تاریخیە بکە وەکو پارتێکی سیاسی چونکە ئەوە سەبەبی وجودێتی لە گۆڕەپانی سیاسیە و ئەو متمانەی کە لە سیاقی سیستەمێکی دیموکراسیە لەلایەن خەڵکەوە پێدرێ و ئەو ئاڵە گۆڕانەی کە بەسەر پێگەکەی دیە هەموو ئەوانە بۆ خۆی فیدباشی قۆناغی جیاجیان بۆ هەر هێزێکی سیاسی کە بێ حسابی بۆ بکە هەر لە بۆ بکسەوەش دکتۆر عەدالەت یانی لە ڕابردووشدا لە دیبێتێکی گرنگدا ینی سەرۆک مام جەلال ینی وەڵامی ئەو پرسیارە گرنگی دایەوە کە یەکێتی بۆ ینی خۆی کاڵە یەکێتی بۆ ینی ئەومە بەستی سەرجەم قۆناغەکانە کە وەڵامەداتەوە بەڵام منەوێ پرسیارەکە وا بکەم ینی ئەو مێژووی کە جەنابە داماژەت پێدا و زۆرێک لە سەرکردەکانی کۆن و سەرکردە نوێیەکانی ئێستا یەکێتی کە ئاماژەی پێدەن پێویستە ئەو مێژووە وەکو چۆنەڵێ ینی بنووسرێتەوە وەکو خۆی بەڵام تا چەندە ینی پێویستە یەکێتی نوێ لە چوارچێوەی فەلسەفە و ئەو سیاسەتە مێژووە کۆنەدا بخولێتەوە یاخود نەخێر پێویستە ئەمە پاشخانێکی گرنگ بێ بۆ کاری ڕێکخراوەی و سیاسی داهاتوو یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێوەبردننی وڵات و فەرمانڕەوایی ئیسحقاقی خۆی هەیە جیاوازە لە قۆناغی خەباتی چەکداری و دەورانی بەرهەڵسکاری دەوڵەتێک کە وڵاتەکەی تۆی داگیر کردووە دوو قۆناغی جیاوازن هەر یەکە و ئیسحقاقی خۆی هەیە و هەر یەکە و بێگومان ئەرک و بەرپرسیارەتی جیاجیاشی هەیە بەڵام هەمیشە ڕەنگە ئەمە زیاتر مەسجێک بێ بۆ برادرانەی کە یعنی ئەمڕۆ کار بەدەست و بەرپرسن لە ناوێکێتی نیشتیمانی کوردستانە قۆناغی مێژوویی یەکێتی لە ڕابردووە بە تایبەتی لە سەردەمی خەباتی شاخەکە سەرمایەی ڕەمزی گەورەی ئەو تاوەکو ئەمڕۆ شانازی پێوەکە ئەبێ وەکو توراسێک تەماشا بکرێت چونکە لە ڕاستیە یەکەمین پرسیارتیایە ئەوەیە چیوە ئەکە کۆمەڵگەی کوردی لە باشووری کوردستانە و تەنانەت بەشێکی زۆری خەڵکی نەتەوەی ئێمە لە بەشەکانی تری کوردستانیشە گرێویان لەسەر ئەو خەباتە سیاسی و چەکداریە یەکێتی بوو بێ لە سەردەمی شاخ و شۆڕشە مەسەلەکە بڕیاردان نییە لە قۆناغێکی تاریکی سیاسی نەتەوەیەکە کە تایە جوڵانەوەگە تووشی شکستێک و نوشستێکی گەورابی لە ساڵی 1974 بۆ 75 و بڕیار لە ئەرگیسانەوەی شۆڕشێکی ترێدا بەڵکو پەیوەندی بە مزداقیەتی جێبەجێکردنی ئەو ئەرکە مێژوویەیە کە هێزێکی سیاسی لە قۆناغێکی تاریک و زۆر مەترسیدار و پڕ لە هەڵدێر و پڕ لە ئاڵانگاری و تەحەدیاتە شانەیاتە بەر ئەو ئەرکە تاریخیە و بەجێ ئەگەێنێ و لەو سەرەوە ئەگەێنێ بە قۆناغی ڕزگاری کە بریتە لە ڕاپەڕینی خەڵکی کوردستان لە ساڵی 1990 واتە بناغەی سەرمایەی ڕەمزی تاریخی یەکێتی لە مزداقیەتی لەگەڵ لە شۆڕشکردن و لە خەباتکردنە کەواتە ئەمە توراسێکە هەر هێزێکی سیاسی مزداقیەتی ملەتی بەدەستێنە بێگومان ئەتوانێت سەرکەوتوو بێ مزداقیەتی گەل و وڵاتەکەی خۆی لە دەستدا ناتوانێت گەشە بکە گەشەکردنی ڕاوەستێ لە ڕاستیە تەنانەت توانای جێبەجێکردنی ئەرکە مێژوویەکانی خۆیان بۆیە قۆناغی ڕابردوو سەرمایەیەکی ڕەمزی گەورەیەوە کە لە پورێکە ئەبێ ئیلهامی لێوە وەربگیرە سەرڕای جیاوازی ئیستحقاقی تاریخی هەردووچیان یعنی سەردەمی
خەباتی شاخ و شۆڕش لەگەڵ سەردەمی شار و بەڕێوەبردننی وڵات و فەرمانڕەوایی ڕاستە دوو قۆناغی جیاوازن بەڵام یەکی هێز بەڕێوەی بردووە واتە فەلسفەیەکی سیاسی دیاریکرا و کە پارتێکی سیاسی باوەڕی پێەتی یعنی یەک شتە یەک مەسیرەیە بەڵام ئیستحقاقەکانی جیاوازە کەواتە کارکتەرەکانی جیاوازن بەڵام کاڵێن ئیلهام بەخش بێ بۆ مانایە کە پێش هەر شتێک لە قۆناغی شاخ و شۆڕشە حیزبایەتی و کوردایەتی بە بیر و باوەڕ بووە بە پرەنسیب بووە و بە لێخۆبردوویی بووە بە گیان فیدایی بووە بە بەخشینی جەستە و ڕوح بووە بۆچی بۆ خەباتی ڕزگاری نەتەوایەتی و نیشتیمانی باشە قۆناغی دواتر کە قۆناغی فەرمانڕەوایی و بەڕێوەبردننی وڵاتە هیچی کەمتر نییە چونکە بیرە نەچیە بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد لە باشووری کوردستان هێشتا لە قۆناغی ڕزگاری نەتەوایەتیە نەهاتۆتە دەرەوە باشووری کوردستان هێشتا بەشێکی بەدابڕاوی ماوەتەوە لە خاکەکە هێشتا لە دەرەوەی کۆنتترۆلی ئەزمموی سیاسی کوردەکە لەنەوە یەکەوە دەست پێەکە کەواتە جارە پێش هەر شتێ لە ڕووی سیاسی و نەتەوایەتیەوە بەشێکی ئەرکی تۆ وەکو خەباتی ڕزگاری خواسی کۆتایی ناتۆ اینجا وەرە بێنەوە وەرەوە سەر ئیستحقاقی بەڕێوەبردننیی دیموکراتیانەی ئەزمموی کوردستان کە لە دوای ساڵی 1992 لەگەڵ یەکەمین هەڵبژاردن و یەکەمین دامەزرانی یەکەم حکوومەت و کابینەی هەرێمی کوردستان دەست پێکە کاکە ئەرکەکان دەهێندەی جاران قورسن کەواتە ئەبێ ڕۆحی بەرپرسیارەتی ڕۆحی نیشتیمان پەروەری دەستپاچی داوێن پاچی دەمپاچی دڵسۆزی دەهێندەی جاران بێ نابێ پاشەکشە بکە پاشەکشاکە مزداقێت لەگەڵ یا پاشەکشاکە پاشەکشاکە پاڵپشتی جەماوەری لەگەڵ یا پاشەکشاکە و دلیلی شەوەیە من ئەگەرم ئەم ڕستەیە تاوکەم دلیلی شەوەیە لە خولی یەکەمی هەڵبژاردننی کوردستانە با بڵین هەموو هێزەکان بە تایبەتی ئەگەر باسی یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستان سەرەکەی مزداقێتی و پاڵپشتی خەڵک بۆ ئەم دوو هێزە و ئێمە ئێستا باسی یاد یەکێتەکەین باس تایبەت یەکەین بە یەکێتی مەزداقێتی یەکێتی نیشتیمانی لە ناو خەڵکە بە ئەندازەیەکی ئێجگار بنمیچەکەی ئێجگار زۆرە یعنی تا ڕادەیەکی زۆر خەڵک بەڕەهایی باوەڕی بەم هێزە هەیە و بە وەژمارەیەکی زۆری خەڵک دەنگی پێدا بەڵام لە دوایین خولی هەڵبژاردنە بۆ ئەبێ ئەم متمانەیە و ئەم مزداقەتیە دابەزێ بۆ لە سا 10 لە سا 15 ئەمە یەکەمین خاڵ کە ئەبێ دەبڕای بن سەرکردایەتی سیاسی یەکێتی لە خۆی بکە ئەوەیە کە ئێمە لەم ماوە مێژوەی کە تایە وەکو هێزێکی فەرمانڕەوا لە باشووری کوردستان ئەزمونێکمان بەڕێوە بردووە ئەو خەلەل و کێشە و کەم و کوڕی و کەم تەرخەمی و لادان و تەنانەت هەڵە و تاوانانە چی بووە کە کردومانە تاوەکو ئێمە کێرڤی مستاقێتمان بێتە خوارەوە دابەزێ لە ناو خەڵکی خۆمانە ئەمە ئەرچی هەموو قیادەیەکی سیاسی زیرەک و بەرپرسیارە کە بێت دەستنیشانی بکە ئێمە لە سەرەتای بەردامەکەەوە کاڵین ڕابردوو یەکێتی بە هەموو شانازیەکانیەوە سەرمایەکی ڕەمزیە و یەکێتەکان ئەتوانن شانازی پێوە بکەن و خەڵکی کوردستانیش ئەتوانێت ڕێزی لێ بگرێ لە ڕوانگەی ئەوەیەکە بێگومان تۆ حیزبێک لە ناو مەسیرەکەیە بەردەوامی نەکرد بەردەوامی مەسئولیەتی سەرشانی تۆ ئێجگار گەورەیە بیرش نەچێت تا ئەم ڕۆژەش قسەی تیاکەین بەوانەشەوە کە ڕەنگە خەڵکی بەرهەڵسکار بن لە گۆڕەپانەکەیە یان خەڵکی بێلایەن بن لە گۆڕەپانەکەیە لە هەندێک معادلات و هەندی هاوکێشەی سیاسی ڕەنگە چاویان لە دەستی یەکێتی بێ و بێم هێزە لە ئاست ئەم چاوەڕوانی دکتۆر هەر لەسەر ئەو چاو لێبوونە و ئەو چاوەڕوانی خەڵک بۆ ئەدای یەکێتی نیشتیمانی کوردستان لە قۆناغە جیاوازەکاندا و هەروەها زۆرێکی ژە چاودێرانی دۆخی سیاسی هەرێمی کوردستان و ئەوی کە ینی چاودێری دۆخی سیاسی یەکێتی دەکەن یعنی لەسەر دوو ڕاوەستاون ڕایشان ئەوەیە کە یەکێتی پێویستە ینی پەیڕەوی بنەما و استراتیژە کۆنەکەی بکە کە پرەنسیپی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ لە سەرەتادا ڕای بەرامبەر کە زۆریش ینی بازەواکەن کە ئەمە ڕایەشی دژە دەڵێ دەبێ یەکێتی حیزبی تەکتیک و سەردەمی نوێ و گۆڕانکاری خێراکان بێ باش یەکێتی بکوێتە بینی کام لەم گۆڕانکاریانەوە ئەگەر یەکێتی حیزبێکە لەسەر پرەنسیپ و بنەمای چەسپا و دامەزراوە پێویستە پارێزگاری لێ بکە ئەگەر نا دەتوانێت خۆی بگونجێنێ لەگەڵ ئەو گۆڕانکاری خێرا و ئالەنگاریانی کە دێنە پێشەوە لە هەرێمی کوردستان و سەرساحەی عراقی و ناوچەکە بێگومان تۆ ئەڵی کاتێکەڵی پارتی سیاسی خاوەن هێڵێکی فکری سیاسی دیاریکراوە ڕاستە بە پێی گۆڕانکاریە مێژوویەکانی ژینگەی ناوخۆیی لۆکاڵی ناوچەیی تەنانەت لەسەر ئاستی گڵۆبال لەسەر ئاستی جیهان و ئەو وەرچەرخانانەی کە ڕووەدا ئەو گۆڕانکاریانی کە لە تەرازووی هێزە ڕووەدا لەسەر ئاستی دنیا هەموو ئەمانە کەم و زۆر کاریگەری خۆیان ئەبێ لەسەر
پەیڕە و پرۆگرام و ئاراستەی فکری گروپ و هێزە سیاسەکان لەسەر تاسەری دنیاەوە بێگومان لە ناوچەی ڕۆژەڵاتی ناوەڕاستە هەموو هێزانی تریش هەمان ڕوبەڕووی هەمان قەدەر بنەوە بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی بڕیاری داوە کە هێزێکی چەپی دیموکراتە و بە دیاریکراویش خۆی بە هێزێکی سۆشیال دیموکرات لە قەڵەمەدا من هیچی تر ناڵێم تەنها بڕۆن پرۆگرامی یەکێتی خۆی داوای لێ ناکەین بە بەراوردی ناکەین بە و داوەری و قەزاوت ناکەین بە بەراورد بە ئەزمموی پارتە سۆشیال دیموکراتەکانی ئەوروپا و وڵاتانی ئەسکەندەنافی و ئەزمموی وڵاتانی تر داوای بەراوردێکی وان ناکەن ڕەنگە تا ڕادەیەک ناواقعی بێ بەڵام تەنها داواکەین بگەڕێنەوە بۆ پەیڕە و پرۆگرامی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزانن ئەدای ئەم هێزە لە قۆناغی ڕابردووە بە دیاریکراویش مەبەستمان لە توانین بڵێن لە 10 ساڵی ڕابردووە لە دەهەی ڕابردووە تا چەند لە ئاسپەی ڕۆ و پرۆگرامەکەی خۆیەتی یعنی تەنها ئەگەر لەم ڕۆ قەزاوت بکەی بێگومان ئەبێ لەم ڕۆیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان یادی 40 ساڵەی خۆی کاتەوە ئەبێ بەشێکی زۆری ئەم یادا تەرخان بکە ئەگەر بە شێوەیەکی ڕاگەیەنراویش نەبێ بۆ ڕێعامیش نەبێ لە ناو خۆی خۆشیا بێ تەرخانی بکە بۆ ڕخنەگرتن لە خۆی کاکە پرۆگرامی هێزە چەپ و دیموکراتەکان کۆمەڵێک خاوەنی کۆمەڵێک پرەنسیب و کۆمەڵێک پرۆژە و بەرنامن کە بابلین مان و نەمانیان بەندە بەوەی کە تا چەند جێبەجێیەکەن تا چەند ئەزممویەکەن وەسەرکەوت و من هەموو جارێ وتومە یعنی ئەگەر بە زمانی ئیجوکیشن بە زمانی پەروەردە قسە بکەیت یعنی دەفتەری ئیمتیحاناتی هەموو پارتێکی سیاسی لای میلەتە لەناو هەموو نظامێکی دیموکراسیە کە دەورانێک هەیە بۆ هەڵبژاردن 4 ساڵ جارێ هەموو پارتێکی سیاسی چێتەوە بەردەم ڕای گشتی خەڵکی کوردستان ئەوەی تەسلیحی دەفتەری ئەعمالیە کە خەڵکی وڵاتەکەیە ئەگەر سەعی باشت کردبێ دەرەجەی باش واجب و بەرپرسیارەتیەکانە وەکو خۆی هەڵسوڕانە بێ بەیگومان دەرەجەی باشەیەنی بەڵام بە پێچاوانێشەوەشە هەڕاستە ئەگەر نوان دەبێ بە دڵنیایی و تووشی کەوتن ئەبی و تەنانەت بۆی هەیە تووشی لە ڕاستیە دەرنەچوونیش بی بۆیە ئەبێ تەنانەت بەم استیعارەیی کە باسێکن تەماشای پێگە و ڕۆڵی پارتی سیاسی بکرێ بە تایبەتی لە ڕوانگەی ئەندازەی نوێنەرایەتی سیاسی خەڵ ئامانج و بەرژەوەندی خەڵ ئەمە بابەتی ئێزگار گرنگە باسی ئەوەت کرد ئایا ئێمە تەنها پابندی هێڵێکی فکری سیاسی دیاریکراوە بینیان نەخێر ئەکرێ بە لە ڕوانگەی تەکنیک و ئیدارەدانی ڕۆژانی ژیانی حیزبایەتی و بەڕێوەبردننی کایی سیاست و فەرمان ڕەوایەتیش مامەڵە بکەین ئەوانەی خاوەنی ئەم تێزن بەداخەوە من وا ئەڵێم ڕەنگە فقرێکی فکریان هەبێ ئەگەر ئەو تێزە لای هەر کەسێک بێ لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە چونکە هیچ حیزبێکی سیاسی ناتوانێت دەستنیشانی تەکتیک و تەکنیکی ئیدارەدانی کایی سیاست و فەرمانڕەوایی و حیزبایەتی بکە ئەگەر بناغەیەشی فکری نەبێ یعنی سیاستکردن ڕەگی فکری هەیە سیاست خۆی فەلسفەی خۆی هەیە واتە ئەبێ لە کۆتاییە هەموو تەکتیک و استراتیژێکی تۆ هەموو بەڕێوەبردننی هەموو ململانەیەکی ڕۆژانە مەرحەلی قۆناغبند دوورمەودا نزیک مەودا هەمووی لەسەر بنەمای ئەو چوارچێوە فکریە بێ کە باوەڕ پێێتی و ئیلا ئەگەر گۆڕانکاریەک لە ڕووی فکریەوە ڕوادا ئەوە ئەبێ لە بۆنە حیزبیەکانە کە دیارترینیان بریتە لە کۆنگرەیە کە هەر 3 ساڵجاری و 4 ساڵجار هەر پارتێکی سیاسی بۆ یەگەڕێتەوە ئەتوانێت دەستکاری بیر و باوەڕ و ئەفکاری خۆی بکە بۆ ئەوی لەگەڵ یا تەکتیک و استراتیژەکانی خۆشی بگۆڕێ بۆیە ئەمە دابڕاو نییە لە یەکتر یعنی تۆ ئەگەر بڕیارت داوە حیزبێکی سۆشیال دیموکراتی و ئەندامی لە خێزانی سۆسیال ئەنتەرناسیۆناڵ ئەبێ بزانی پرەنسیپی پارتە سۆشیال دیموکراتەکان و لە دنیای و ئەزمموی و پارتە سۆشیال دیموکرات لە وڵاتانی خۆیانە چییە خەبات بۆ چیەکەن و لەکوێیە سەرکەوتوو بوون لەکوێیە توانیوانە متمانەی خەڵکی وڵاتەکانی خۆیان بەدەست بێنەوە بە پێچەوانەشەوە لە هەندی ئەزممون هەڵبژاردنە زیانیان بەرکەوتەوە نەیان توانێت سەرکەوتو من تۆ ئەبێ پابندی هێڵی فکری خۆت بیت کە هێزێکی چەپی دیموکراتی بڕوات بە چی هەیە بڕوات بە دەوڵەتی خۆشگوزەران هەیە وڵاتی خۆشگوزەران هەیە بڕوات بە ئیسلاحاتی
پرۆسەیەکی چاکسازی بەردەوام هەیە لە ناو وڵات و لە ناو دەوڵەت و لە ناو تەنانەت ژیانی حیزبایەتی خۆشتا بڕوات بەچی هەیە بڕوات بە خەباتی نیقابات هەیە سندیکاکان هەو بەهێزکردنی کۆمەڵگەی مەدەنی هەیە لە بەرامبەر جەبەروتی دەوڵەت جا ئێستا لە واقعی عێراق و کوردستان لە بەرامبەر دەوڵەتی عێراق بێیان لە بەرامبەر تەنانەت ئەزمموی حکومڕانی خۆشمانە بێ تۆ وەکو هێزی چەپ و دیموکرات بڕوات بە نەهێشتنی تەفاوتی ئیجتیماعی یان جیاوازیە کۆمەڵایان نادادیە کۆمەڵایەتیەکان هەیە ئەوەی کە لە ئەدەبیاتی پیاوێکی خوێندەوار و خاوەن فکری وەکو بەهەشتی مامجەلال لە پێ ئەوە بوترێ گەڕانەوە بۆ خانووە قوڕەکان کە تعبیرێکی جوانە ئەوە لوبی فکری سۆسیال دیموکراتەکانە کە نێڵێ تەفاوتی ئیجتیماعی لە ناو کۆمەلگایە بمێنێ خەڵکێک لە خواری خوارەوەی کۆمەلگاوە لە سەختترین دۆخی گوزەرانە بژی و چینێکی دیاریکراوی کۆمەلگاش لەو پەڕی ڕەفاهیەتە بژی هەموو هێزە چەپ و دیموکراتەکان خەباتی سەرسەختی هەموو هێزە چەپ و دیموکراتەکان لە دنیای ئەوەیە کە ئەگەر بێت و لە حکمڕانیە بن یەکەمین خاڵب یەکەمین پرەنسیب تەدەخولکردنی حکوومەتە بۆ نەهێشتنی و نادەتپەروەریانە یەکێتی نیشتمانی کوردستان هێزێکی حکومڕانە کەواتە ئەبێ بەرپرسیارەتێکی گەورەی سەرشانی خۆی بزانێت کە تا چەند کاری کردووە بۆ ئەوەی ئەو نادەتپەروەریە کۆمەڵایەتیانەی لە ناو کۆمەلگایە هەیە نەیهێڵێ ئەمە جەوهەری فکری هەموو هێزەکە خۆی مەحسوب کا لەسەر هێزە سۆسیال دیموکرات و هێزە چەپ و دیموکراتەکان لە جیهان. دکتۆر عەدالەت تا چەند لەگەڵ ئەو بیر و ڕاو ئەو وتەیە کە ینی دەڵێت یەکێتی لە ڕابردوو کە زەرورەت بوو دامەزرا لە دوای نوشستی شۆڕشی نوێی دامەزران یەکێتی زەرورەت بوو بۆی کە ڕاپەڕیم کرێ ڕاپەڕینی کرد یەکێتی زەرورەت بوو بۆی کە ئەزمموی دیموکراسی و پەرلەمانی و حکومداری بێنێتە هەرێمی کوردستانەوە هێنای یەکێتی زەرورەت و بۆی کە بەگشت داعش و تاریکپەرستانە بچێتەوە کردی یەکێتی زەرورەت بوو لە دوای ساڵی 2023ەوە کە قۆناغی دیموکراسی و ئازادی بۆ عێراق بێنێتە کایەوە و مافەکانی هەرێمی کوردستان و گەلی کوردی تیابچەسپێنێ کردی یەکێتی لە دواپەیامیدا لە یادی چلۆر ساڵی دامەزاندیدا سەرکردە سیاسیەکانی ئەڵێن هیچ قۆناغێک بەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەرێمی کوردستان و عێراق ڕاگوزەر نابێت ئەگەر یەکێتی خاوەن بڕیار نەبێت تایدا تا چەندە لەگەڵ ئەم بیر و ڕای ئەم وەکو دواپرسیار بۆ جەنابتە هەموو ئەو خاڵانەی کە باس کرد ئەوانە هەمووی تۆمار کراون بۆ یەکێتی لانی کەم ئەوەی کە لای خۆشیە تۆماریناکە ناتوانێت نکۆڵی لێ بکات چونکە کۆمەڵێک فاکتی مێژووین ینی ئەوەی کە جەنابی ئیشارەتی پێکرد ئێمە ئەوەی کە باسیەکەین باسمان لەوەیە ئەم حیزبە لە خاڵێکی لە پنتێکی مێژووی دیاریکراوە نەوەستاوە تا ئەم دقەیە پارتێکی فەرمانڕەوایە دەسەڵاتدارە کەواتە ئەمە بەمانایەکی تر بە چیەگەێنێ ئەوواگەێنێ کە تۆ وەکو پارتێکی فەرمانڕەوا کۆمەڵێک بەرپرسیارەتی و ئەرچی گەورە و لەسەر شانە کە درێژەی هەیە کۆتایی نەهاتووە مێژوو لە شوێنێکە ڕانەوەستاوە تاوەکو ئێمە بڵێن ئەمە سەروەریەکانمانە و ئیتر ئەبێ هەموو خەڵکی کوردستان لەسەر بنەمای ئەوە مزداقێتی ئێمە بپێوێ و متمانە بە ئێمە ببەخشێت نەخێر لە ناو مێژووە تۆ ئیش بۆ داهاتووشەکەی لە ئێستاوە بۆ داهاتوش خەڵک لە ئێستاە چاوەڕێی ئەوەیە بۆ نمونە لە دو ساڵی داهاتووە لە ساڵی داهاتووە لە دو ساڵی داهاتووە دۆخی باشتر بێ لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی گوزەرانەوە لە ڕووی ئاوەدانیەوە لە ڕووی خزمەت گوزاریەوە لە ڕووی جۆری حکومڕانیەتیەوە لە کوردستانەوە ئازادیەکانەوە دادپەروەری کۆمەڵایەتیەوە لە هەموو ئەم سەروەری یاساوە هەموو ئەم چاوەڕوانیانەی خەڵک چێ ئەبێ بەدی بهێنێ ئەبێ ئەو هێزە سیاسیانە بەدی بهێنێ لە ڕاستیەکە خۆیان مەطرحەکەن لە گۆڕەپانەکەیە و کۆمەڵێک مژدە و بەڵێنی گەورە بە خەڵکی وڵاتەکەی خۆیان نەدەن و بێگومان دوای 4 ساڵیش دووبارەچنەوە بەردەمی خەڵک بۆی بزانرێت تا چەند ئەمانی بەدیهێنا ئێمە قسەمان لە ئیستحقاقی مێژووی ئێستای ئەجینە قسەمان لەسەر ڕابردوو نییە یەکێتی نیشتمانی کوردستان خاوەن تاریخێکی مشەڕەفە خاوەن مێژوویەکی پڕ لە سەروەریە کەس ناتوانێت کۆڵی لەمە بکە لە زۆر قۆناغا هەر خۆی بە تەناتوانیوێتی ڕوبەڕووی کۆمەڵێک تحدیاتی ئێجگار گەورە ببێتەوە کە ڕوبەڕووی نەتەوەکەی بۆتەوە یعنی نەتەوەی کورد نەکتەنها لە باشووری کوردستان لە هەر چوار پارچەکە و باجی گەورەشی داوە و کەوتن و هەستانەوەی زۆریشی تیا بووە بەڵام ئێمە باس لە ئێستاکەین جیلێکی گەورەی وڵاتی ئێمە هەیە لە ڕاستیە ڕەنگە زۆر بەلایەوە گرنگ نەبێ ئەوەی کە لە ڕابردووە ڕووی داوە ئەوەی بەلایەوە گرنگە لە دۆخی ئێستاە ئەو لە چێ هەلومەرجێکی مێژوویە ئەژی و دۆخی فەرمانڕەوایی و دۆخی هەموو ئەو کایانەی کە فەرمانڕەوایی وڵات لی بەرپرسا وەکو سێکتەری سیاست سێکتەری
دارایی سێکتەری پەروەردە سێکتەری ئابووری پیشەسازی سێکتەرە جیاجەکانی وڵات لە چه دۆخێکایە چونکە ژیانی ئەو بەندە بۆەوە بۆیە ئەبێ بایەخی ئێجگار بە قۆناغی ئێستا بدرێت مێژووە سەروەریەکانی ئەمێنێتەوە تۆمار ئەکرێن کەس ناتوانێت کۆڵی لێ بکە و هەموو ئەوانش کە لەناو ئەو مێژووە بوون ئەتوانن شانازی بە خۆیانەوە بکەن و ئەوانش کە بە دوایانە هاتوون شانازیان پێ بکەن بەڵام ئایا مێژوو ڕاوەستاوە نەخێر کەواتە بە بیرمان نەچێ یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕاستیە ئەبێ لەم بۆنەیە پێشەشتێ بە چاوێکی ڕەخنەگرانەی بوێرانە ئەقلانیانە زانستیانە لە هەلومەرجی خۆی لە ئەدای خۆی بڕوانێ و ئەموو جارە عیبارەتێکی جوانی جەنابی مام جلال هەبوو تەنانەت زۆر جار ئەوە بۆ بیرخستنەوەی هەواڵەکانی خۆی بوو لە ناو سەرکردایەتی یەکێتی و تا ئاگاتە ئۆرگانەکانی خوارەوە بیریە خستنەوە کە ئەگەر دەستکەوتێکەیە ئەگەر کارێکی باش کراوە نابێ ئەیوت نابێ ئەوە وەکو چەپکە گوڵێ لەسەری بخەوی چونکە مەبەستی بوو کە بە مانایەکی تر تیانگەیەنێ کە خەبات بەردەوامە و مێژوو نەوەستاوە و ئەرکەکان زۆر گەورن هەموو جار عیبارەتێکی تریشین بیرەکەوێتەوە ئەیوت هەموو شتەکان دەڵەمەن ڕاستەکە ئێستا هەلومەرجی کوردستان باشووری کوردستان خۆی بەڕاستی جارێکی تر پێویستی بە کوڵاندنێکی باش و پێگاننی چونکە زۆر دەڵەمەیە دۆخی پرۆسەی سیاسی لە کوردستانە لە چوارچێوەی عێراقە بەڕاستی ئێزگار خراپەوەی چێک لەو هێزانەی کە ئەبێ شان باتە ژێر باری بەرپرسیارەتی باشکردنی و هەلومەرجە بێگومان یەکێتی نیشتیمانی کوردستانە. زۆر سوپاس بۆ ڕێبەرزمان دکتۆر عەدالەت وڵا مامۆستای زانکۆ نووسەر کە لەم ڕۆماڵە تایبەتەی یادی یەکێتی نیشتیمانی کوردستان بەشدار بوو لەگەڵمان. سوپاس دەکەم. سوپاس بۆیەوە.